سەبارەت بە خوێندنی منداڵان و دەستپێکردنی وەرزی خوێندن دەمەویست ئەوەی بڵێم کە هەمووش لە ئەستۆی دایک و باوک نییە، ئەرکی زیاتر لە ئەستۆی حکوومەتە ئیحتیمامێکی زیاتر بە پەروەردە بدات، بە تایبەتی بابەتی سەرەتایی لە وڵاتانی دنیا زیاتر ئیحتیمام بە خوێندنی سەرەتایی دەدرێت. بەداخەوە لە کوردستانەوە نییە، داواکارم لە حکوومەت ئیحتیمامێکی زیاتر بە خوێندنی سەرەتایی منداڵان بدرێتن و لە سۆشیال میدیاش هەوڵێکی زیاتر بدرێت و کەناڵێکی پەروەردەیی بکرێتەوە بۆ منداڵان، هەر ئەوەندە نەبیتن ئەرکەکە بخرێتە ئەستۆی دایک و باوکان. لێرەدا دوو خاڵی گرنگ باز دەکەم کە ئەرکی دایک و باوکانە یارمەتیەک منداڵەکانیان بدەن لە کاتی خوێندن بۆ ئەوەی بتوانن قۆناغەکان بە سەرکەوتووی بەڕێ بکەن. خاڵی یەکەم ئەوەیە کە منداڵەکانیان بە شێوەیەک پەروەردە بکەن کە هەوڵ بدەن بۆ هیوا و ئاواتەکانیان و حەز و ئارەزۆکانیان، نەک ئەوەی بۆ ئەوە بڕۆنە قوتابخانەکە نمرەی بەرز بەدەست بێن و بڕۆنە کۆلێژی بەرز و لەو کاتێک کە هیچ حەز و ئارەزوێکیان بۆ ئەو بەشە نیە. خاڵی دووەم دەرونی منداڵە بە تایبەتی لە قۆناغی خوێندن کە ئەمەش دایک و باوک ڕۆڵی سەرەکی دەبینن بۆ ئەوەی زیاتر پاڵپشتیان بکەن لە ڕووی دەرونیەوە لەو کاتێک کە لەوانەیەک ناتوان نمرەی بەرز بەدەست بێنن یاخود سەرکەوتوو نابن لە بەهۆی هەر هۆکارێکەوە. جاران پرۆسەی خوێندن لە کوردستان لە ئاستێکی زۆر باشدا بوو، بەڵام لەم ساڵی دواییدا پرۆسەی خوێندن وەکو ساڵانی ڕابردوو نەما. دەمانبینی ئاستی خوێندکارەکان بەرەو لاوازی دەچوو، هەروەها ئاستی قوتابیەکانیش. داواکانی دایک و باوکان بتوانن لە ماڵەوە ڕێگری بکەن لە منداڵەکانیان کە سۆشیال میدیا زۆر بەکار مەهێنن.